والله ئافرەت ئازاد نییە هەتا خۆی دانەپۆشێت. هیچ ئافرەتێ بە ئازادی لەسەر شەقامێکە ڕێناکات، لە زانکۆیان ڕێناکات بەوج لە سوفورانەوە. والله ئافرەت کە کاتی خۆی ناسکەوە کرد، خۆی تەسکەوە کرد، خۆی تەنک کرد، قاچ و قولی بەدەرخست، سمتی بەدەرخست، سنگی بەدەستخست، ئەمەی کەوا ئێسا ئەکرێ بەم لە مۆدێلات و ئارایشدانە والله هیچیان ئازاد نین. هەموو چاوەکان لەسەرێتی، هەموو چاوەکان لەسەرێتی. ئەگەر گورگێکیش بۆی ڕێکەوێت لە هەر سوچێکا بێ ملیانەشکێنێت. بەڵام کاتی ئافرەت خۆیدا ئەپۆشێت، کاتی ئافرەت ئەو نیزامەی خوای پەروەردگار بۆی داناوە جێبەجێی ئەکات بە ئازادی ئەسوڕێتەوە. کاتێ بە ئابایەکە و بە جلێکی پان و پۆڕەوە لەسەر شەقامێک ئاسوڕیتەوە پیا و سەیری کوێت ئەکا. بەس پێم بڵێ ئەسەن هەر غیرەتی نییە سەیرت بکە. ئەڵێ ئافرەتیە لە چاوی هەچی پیا و هەیە خۆی شاردۆتەوە عیب نییە من تەماشایکەم. باشان تەماشای کوێی ئەەکەی، سەیری کوێی ئەەکەی. ئافرەتێ بە 4 مەتر ئاباوە لە شەقامێکە ڕێەکات. با بەوەڵا ئینسان شەرمەکە سەیری و ئافرەتەکات، بیللا وەتەڵا شەرمەکات. بەڵام ئافرەتێک خۆی سبوغ کرده بێرە ئەوە سبوغی کردووە، جلەکەی ئەوەنە تەنکە، ئەوەنە تەسکە کە کاتی ڕێەکە سەرنجی هەچی پیا و هەیە بەلای خۆیان ڕاکێشێت. بۆچی خوای پەروەردگار بە ئافرەتانە فەرمێت فلا تخضعن بالقول، دەنگتان ناسک مەکەنەوە، فيطمع الذي في قلبه مرض. چونکە ئەوەی دڵی نەخۆشە، ئەوەی نەخۆشی شەهوەتی هەیە، باشە حەزی زۆر بە ئافرەتە و نزیک بوونەوە لە ئافرەت و قسەکردن لە ئافرەتە، ئەوە تێک ئەچێ و تووشی تاوانە بێ و تۆش تووشی تاوان ئەکات. ملت ئەشکێنێت دوو ڕۆژی تر. ولا يضربن بأرجلهن، قاچ نەدەیتە عەرزاکاتێ خڵخاڵەکەیتە قاچت، پاوانەکەیتە قاچت، کاتێ بابوجێکت لە پێ و بزمارێکی لە ژێرایە و بەسەر ئەو کاشیا ڕۆی تەقەتەقی پێ نەکەیت، پێی نەکەی. بۆچی؟ ليعلم ما يخفين من زينتهن. کۆرە یەکسەر پیاو ئەزانیە باوەڕەکەی ئەڵەی سنتورە بۆ پیاوی لێدەی، مێشکی پیاوە هۆنێتەوە یەکسەر، حەچی پیاوە ئینتیباهەکە ئەڵێ و ئافرەتی هەڵ. باشە وەرە خشەخشی پیاو، کاتی پیاو ڕێگا خش 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 یەکسەر ئەمە پیاو پێی ئیزعاجە بێت. بۆیە خوای پەروەردگار نیزامێکی هەیە، فەسلەجەی پیاو بەجیا دروست کراوە و ئافرەتش بەجیا دروست کراوە. بۆیە تەنانەت دەنگ یعنی دەنگ ناسنکردنەوە تۆنی دەنگت ناسن کەیتەوە با بە پیاو ئەوروژێنێت، پیاو کائینێکە پڕە لە غەریزە و لە حەز، تەقەی بابوجەکەت پیاو ئەوروژێنێت. بۆچی ئافرەت کاتێ بۆنی خۆش ئەکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە فەرمیێ ئەو ئافرەتە ئەگەر بە مەبەستی ئەوە سەرنجی پیاو ڕاکێشا لە خۆی بداوەکو ئافرەتی زیناکار خۆی نمایش کردووە. لەبەر چی؟ لەبەر ئەوە بۆنی ئافرەت بە تایبەت ئەو بۆنانی کە تایبەتن بە ئافرەتەوە بۆنی ناسکن هەستی پیاو زوو ئەبزوێنێت، ئەو ئافرەتە تووشی گوناه ئەبێت. وا لە پیاوانێکەکە کە لەخوا ناترسن ئەم پیاوانە نزیکی ئەم ئافرەتە بنەوە تووشی تاوان بێ ئەم ئافرەتە. بۆیە خوای پەروەردگار یعنی فەستەجەی پیاوی بەجیا دروست کردووە و ئافرەتیشی بە شێوازێکی تر دروست کردووە. بۆی ئێسا ئەوانی کە خۆیان ئەگۆڕن لە ئافرەتەوە بۆ پیاو یا لە پیاوە ئێسا زیاتر پیاوەکان خۆیان ئەگۆڕن بەژن بەداخەوە، چەند ناشرینن لەناو کۆمەڵگایە. بابە ئێسا ئەگەر پیاوێ وەکو ژن قسە بکا کەس هیچ ئافرەتی ئامادە نییە شووی پێ بکات. والله ئێستا هەر پیاوێ وەکو ژن قسە بکە هیچ پیاوێ یعنی هیچ ژنێ ئامادە نییە شووی پێ بکات. بڕۆ هاوسەرگیری لەگەڵ کاڵێ ئەمە ژنە کاکە. ئەگەر دەنگی ئافرەتێکیش وەکو دەنگی پیاوا بێت ئەڵێن بۆ خاتری خوا ئەمە لە ڕوا زۆر زۆر جوانە، بەس کەڵکی ئەوە نییە قسە بکە. ئەمە بوایە دەنگی بوایە بێ بڕۆ خۆی عەمەلیاتکە، خۆی نەشتەرگەری کات. بۆیە بۆ خاتری خوا خوای پەروەردگار ئەلا یعلم من خلق وهو اللطیف الخبیر. ئەو خوایی کە ئێمەی دروست کردو نازێن نیزامی ئێمە چییە و ژیانی ئێمە چییە و چیمان بۆ ئەبێ و چیمان بۆ ناگونجێت.